مەسعود مەلا مستەفا شێخ محەممەد بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و کوڕی سەرکردەی مێژووی کورد مەلا مستەفا بارزانیە. مەسعود بارزانی لە ڕۆژی 16 ئابی ساڵی 1946 لە سەردەمی کۆماری کوردستان لە مەهاباد لەدایک بوو کە هەمان ڕۆژی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستانیشە. ساڵی 1947 دوای ڕوخانی کۆماری کوردستان گەڕاوەتەوە باشووری کوردستان. لە 20 ئایاری 1962 لە کاتی شۆڕشی ئەیلول سەرۆک بارزانی لە تەمەنی 20 ساڵی چەکی پێشمەرگایەتی دەکاتە و تا ئێستاژ وەک خۆی چەندین جار دووپاتی کردوتەوە. ناوی پێشمەرگە لە هەموو پۆست و پلەیەک بە باڵاتر دەزانێت. لەو سەردەمەشەوە هاوکارێکی نزیکی باوکی دەبێ و بەشداریەکی کاریگەری هەبووە لە حیزب و شۆڕشدا. هەروەها لە 1970 ئەندامی شاندی دانوستانکاری شۆڕشی ئەیلول بووە. هەمان ساڵ و لە کۆنگرەی پارتیدا بە ئەندامی کۆمیتەی ناوەندی هەڵبژێردراوە. لە ساڵی 1974 لەگەڵ ئیدریس بارزانی برایی پێشڕەوی سەرکردایەتی کاتیان کردووە. لە دوای نەخۆشکەوتنی باوکیشی چەند جارێک هاوڵی مەلا مستەفا بارزانی بووە لە کاتی وەرگرتنی چارەسەری پزیشکی لە ئەمریکا. لە دوای کۆچی دوایی باوکی و لە مانگی 11 ساڵی 1970 لە کۆنگرەی نوێمی پارتی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەسترا مەسعود بارزانی وەک سەرۆکی پارتی هەڵبژێردرا. لە ساڵانی هەشتاکاندا لەگەڵ ئیدریس بارزانی برایی هەوڵی زۆریاندا بۆ پێگەێنانی چەند بەرەیەک بۆ ڕوبەڕووبوونەوە و بەرپەرزدانەوەی هێرشەکانی حکوومەتی بەعەز لە عێراق. سەرڕای فەرماندەییکردنی هێزی پێشمەرگەی کوردستان و سەرپەرشتیکردنی بەردەوامی خەبات. لە ساڵی 1988 فەرماندەی داستانی خواکوڕک بووە. لە هەمان ساڵدا بەشدار بووە لە پێگەێنانی بەرەی کوردستانی. بارزانی دەبێتە سەرکردەی بەرەکە لە ناوەوەی وڵات. هەر ئەو سەرکردایەتیە ناوخۆیی بەرەی کوردستانیش ئامادەسازی و سەرپەرشتی ڕاپەڕینی بەهاری ساڵی 1992 کرد و ڕاستەوخۆ سەرپەرشتی شەڕی کۆڕی کرد. هەر لە سەرەتای ساڵی 1992 هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمانی کوردستان ئەنجامدرا. بارزانی یەکێک بوو لە کاندیدانی هەڵبژاردننی ڕابەری بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان. زۆرینەی دەنگەکانی بەدەسێنا. لە ساڵی 2002 بەشداری کۆنگرەی ئۆپۆزیسیۆنی عێراقی لە لەندەن کرد. لە ساڵی 2004 بارزانی سەرۆکی ئەنجومەنی حکومی عێراق بووە. لە 12 حوزەیرانی 2005 بە سەرۆکی هەرێمی کوردستان هەڵبژێردرا. لە ساڵی 2009 بە دەنگی پتر لە 170 خەڵکی هەرێمی کوردستان جارێکی دیکە بووەوە سەرۆکی هەرێمی کوردستان. لە ساڵی 2014 فەرماندەی هێزی پێشمەرگەی لە شەڕی دژی داعش کرد و ڕابەری یەکەمین تێکشکاندنی ئەفسانی داعش بووە. لە 25 ئەیلولی 2017 سەرکردایەتی پرۆسەی ڕیفراندۆمی بۆ سەربەخۆیی هەرێمی کوردستان کرد.